ئاریاس حازم پاڵەوانی تێنسی عراق بۆ ئاستی خوار تەمەن 12 ساڵان بەنای هەڵبژاردنی عراق بەشداری پاڵەوانیتی ڕۆژاوای ئاسیا دەکات. هەڵبژاردنی تێنسی عراق بۆ تەمەنی خوار 12 ساڵان گەشتی وڵاتی ئوردنی کرد بۆ بەشداریکردن لە پاڵەوانیتی ڕۆژاوای ئاسیا. هەڵبژاردنەکە لە سیاریزان پێگاتوە بە گوێرەی دوایەنجامی پاڵەوانیتی عراق لە شاری دۆک. ئاریاس حازمی خاوەن پلەی یەکەم و ئەنەس سەرداری دووەم و فەیسەڵ خالیدی سێم نوێنەرایەتی عراق دەکەن لە پاڵەوانیتەکە. ئالان زەکی وەک ڕانەر و ساید خەلیلیش وەک سەرۆکی شاندەکە لەگەڵ تیپەکە دەبن. تیپی کچانیش لە سیاریزان و ڕانێرێکی کورت پێگاتووە کە لە پاڵەوانیتەکە بەشدار. ئاریاسی تەمەنی 11 ساڵان ماوەی 5 ساڵی تێنس دەکات و یەکەم جارە دەکاتە ڕیزەکانی هەڵبژاردنی عراق و بەشداری پاڵەوانیتیی دەرەوەی عراق دەکات. هەر بۆیە بە باشترین شێوە لەگەڵ ڕانێری هەڵبژاردنەکە ئامادەکاری تەواوی کردو و چاویان لە ئەنجامی بەرچاوە. نام ئاریاس حازمە تەمەنی 11 ساڵە توانم بەشداری بکەم لە پاڵەوانیتی عراق لە شاری دۆک توانم پلەیەکەم بەدەست بێنم. زۆر سوپاس بۆ دایک و باوکم و ڕاهێنەرەکان. ئێستاش خۆم ئامادە دەکەم بۆ پاڵەوانیتی غەرب ئاسیا. تقریبا 2 هەفتەیە خۆم ئامادە کردو بە باشی. سێ یاریزانی کە توانیمان پلەی یەکەم تا سێم بەدەست بێنین بۆ هەڵبژاردنی عراق بۆ شەمە دەچین بۆ ئوردن بۆ ئینشاڵڵا نەتیجەیەکی باش لەوێ دێنین. سوپاسی مامۆستاڵان دەکەم ئێستا کە ڕاهێنەرمان لەوێش لە وڵاتی ئوردن لەگەڵمان دەبێت وەکو ڕاهێنەرێک وەکو یاریزانێکی ئەم سوپاسی ئەو دەکەم و ئینشاڵڵا لەوێژ نەتیجەیەکی باش بەدەست دێنین. من وەکو باوکی ئاریاس کە یاریزانی تۆ تێنسی زەردەویە کە ماوەی 5 ساڵە یاری دەکە بەڕاستی پاڵپشتێکی باشمان کردیە تاوەکو بگاتە ئەو مەرحەلەی لەگەری زۆر هیلاک بووینە. بەڵام ئێستا لەخوا بە زیاد بیتوانی پلەی یەکەم بەدەست بێنێت ببێت بە یەکەم یاریزانەی هەڵبژاردنی عێراق و کە بتوانی باشداری بکە لە خۆر ئاوای ئاسیا. هیوادارین پلەی باش بەدەست بێنی ئینشاڵڵا و زۆر سوپاسی یەشێت تێنشی هەولێر و یەشێت تێنسی کوردستان دەکەین و بەسەرپەرشتی مامۆستا ئاڵانی ڕاهێنەری لە ڕووی مەشق ڕاهێنانەکان بەردەوامە. سوپاسی یەشێتی تێنسی عراقیش دەکەین بە تایبەتی مامۆستا وریە کە سەرۆکی یەتێش دەکەی بەردەوام پاڵپشتی کردینە و هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی معنەویەوە بەڕاستی.